مامۆستا ئەوە 5 ساڵە شارێ لە چاوەڕوانی تا چاوی بۆ ئاسمان و باران هەڵخستووە. ئەڵێن بەڵکو بە باڵی بزە نەرمەکەی بۆ یەک جاریش بێ ببارێ و وەک جارانێ ئەو بێتەوە. هەموو جارێ ئەمود خۆ من الحەمدوللا مناڵم زۆرە، یعنی دەم ناڵیکەشم هەبوو بەوە 11 بوو. هەموو جارێ ئەمود بە خێزانم مامۆستا ئەحمەدمان بەسە. هەرچی بکردایە و هەرچی دانایە نەیەوتنا، هەرچی پێ بووتایە نا لە بەرنامەیان نەبوو. ئەیوت ئینسان ئینسانی بۆ خوا سوبحان و ژیانی کورتە، بەڵام دەبینی ئەو ژیانی پڕبەرەکەتە. خۆشەویست بوو، فیداکار بوو، وەفادار بوو، باوک بوو، برای گەورە بوو. هیچ لەو تایبەتمەندیانەی کە مامۆستای بەڕێزەی بوو ئەو ژەوە بوو کەسێکی خۆنەویست بوو. مامۆستا وتێتی ئەو قەراخینان و پارچەنانانی کە ئەمێنێتەوە لە بەردەستی تەلەبەکان بۆی فرێن نەدرێتە ناو سەتڵی خۆڵەکەەوە داینێن بۆ مەمنەی خۆ. ڕۆژ گەشتە کاتژمێر دەیسەر لە بەیانی هەواڵەکە بوو بەڕاست. مامۆستا ئەحمەد مەهدی کۆچی دوای کرد. کوڕی مەهدی ئەوە 5 پایزی ڕێکە خۆر عاجزە و مانگ غەمگینە و شار لە بێتۆیی پڕ بەدڵ بێبارینە، مەگەر باوکە لە نهێنی گریان بگا دەنا هیچ کەس لە گرانی مەرگ ناگا.